ئەگەر بپرسین ڕۆڵ و ئەرکی ئەم تۆپانە چی بوو؟ بەڵێ بۆ چ بەکاردەهات؟ بێگومان باسمان کرد لە عینی سەربازی بەڵام لە ساڵی 1950 تاکو کۆتایی ساڵی هەفتا و سەرەتای ساڵی هەشتا ئەو تۆپە بۆ لاینی بێگومان بۆ لاینی ئاشتیش بەکاردەهات بۆ لاینی ئاینی بۆنە ئاینەکان ئەو کاتی کەوا بەتابەت لە بۆنە ئاینەکان کە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بۆ وەستی فتاشکاندواتە ئەو کاتە ئامێرە پێشکەوتەکان وەکو برلنگۆ ئەو شتانە نەبووە و ڕاگەنج بۆن منە تەلەڤیزیۆن بۆ شێوە کارەبا نەبووە ناچابن بۆ ئەوەی خەڵکە کەفتای ڕۆژان بکاتەوە بۆ ئەوەی کە بزانانی کاتی بەربان کاتێکە ئەو تۆپیان بەکاردەهینە شێوازی بەکارهێنانەکەشیان بەو شێوەی بوو یەکێک لە کەسایەتەکان یاخود برێن یەکێک لە فەرمانبەرەکانی ئەو کاتی ناوی چاودێری واتە مەراقیبی شارەوانی بوو بە ناوی حاجیلا بێگومان ڕۆژانە کیلویەک TNT برێن پێی دەڵێن باڕوت لەیمە هەشوە بەڵێ دەهینا وەریەگرت لە دوای ئەوە کە دەهاتە پێش دوای بانجی برێن حەسران خەڵکێکی زۆر تێدا کۆ ئەوە بۆ نمونە لە پیر گەنج لاو منداڵ بەرەو گردی تۆپێ وەڕێەکەتن بێگومان گردی تۆپێش بەو شێوەیە کە ئێستا بینایەکی لەسەر دروستکراوە پێ دەڵێن فندق سیاعی ئەو گردا بەسەر ڕواندزدا دەینۆڕی بەڵێ بڵند بوو بەڵێ بەرزتر بوو ڕاستەخۆ ئەو کاتێکەوە لە دوای نوێژی حەسران وەکو باسم کرد داوای لە منداڵەکە هەریەکە و لە ماڵەوە پەڕۆیەک بینن پەڕۆیەکی بێکەلێک بینن دەهات چێ کرد ئەو تۆپەی بۆن لە پڕیە کرد لە باڕوت و پارچە پەڕۆ لە کۆتایدا بۆ ئەوەی نەفەس نەدات بۆ ئەوەی هەوای نەدا بەدار دارەچی لە لولەکەی تۆپەکەی بە ڕوانزی خۆمان ئەیپەستیەوە بەو شێوەی بەڵێ هەتا دوو لە تۆپەکە پڕ دەبوو لە باڕوت و لە پارچە پەڕۆ ئەو کاتی کەوا کاتی بانگ بوو ڕاستەخۆ شوێنەکەی دیارە لە بەردەچەیەکەیە ڕاستەخۆ باڕوتەکەی برێن ئاگرەکەیان بەو کونەوەدەنا ڕاستەخۆ ئارچی پاچە پەڕۆیە بە دەهاتە دەرێ بەسەر شاری ڕواندز دەهاتە خوارێ ینی بەڕاستی ئەو کاتی کە من جێم لێ بووە ینی هەستێکی زۆر خۆش بووە ئەو دەنگا دەڵێن زۆر کەس بە ئاماژە بەو دەکات یەک لە نەوەکانی وەستا ڕەجەب کتێبێک چێ بەناوی وەستا ڕەجەب و چەکسازی مەلیبەت ئاماژەوە دەکات کە ئەو کاتە کە دەنگی تۆپەکە زۆر بەرفراوان بوو چکە بەس دەنگ بوو دەڵێ لە ڕوست لە گرتک لە باڵەکەتی لە دیان لە سۆران ئەو کاتی لە برادۆست یان جێبیستی ئەو دەنگە دەبوون بەڵێ ئەگەر بپرسین ڕنگدانەوەی تۆپەکەی وەستا ڕەجەب و کەسایەتی وەستا ڕەجەب چی بوو لەناو ئەدەبیات و نووسین و شعر و هۆنراوەدا بێگومان ئەدەبیات گەلێک شاعێرانی کۆن و نوێ لە دەقە ئەدەبیەکاندا برێن ڕەنجیان داوتەوەتە گەلێک شعریان لەسەر یاخودگەلێکی هەندراوی لەسەر سڕیوە ئەگەر ئاماژەیەک پێ بکەین یەک لەو شاعرە ناودارانی کۆن قانع بووە کە بە چوارینەیەک باسی برێن شعری لەسەر وەستا ڕەجەب نووسیوە لەو کاتی کە چکە شعرەکانیش هەبووە لە وەمانگۆ ئەو تۆپە هەم لە ئاشتی بەکاردات هەم لە سەربازی لێدا قانع کە ئەو شعرەی هۆنیە بۆ وەستا ڕەجەب بۆ کاتی جەنگ بووە دەڵێت ئافرین وەستا ڕەجەب بۆ سنحات و دەستکارەکەت تۆپەکەت چەند قەڵای تورک و تەتەریان پێشکاند بێگومان ئەو یەکێک لە چوارینەکانی شاعری کۆن قانع بوو کە لەسەر وەستا ڕەجەبی هۆنیتەوە و شاعری ئێستاشمان هەیە سەردەمی ئێستا بێگومان ئەوانی کە خەڵکی ڕوانزە دەری ڕوانزەکە بە شعری تازە دەناسرێن یەک لەوانە ئەمین چاوڕەش ڕواندزی کە شعرێکی لەسەر وەستا ڕەجەب لە سەروبەندی ئاشتی داواتە لە کاتی ئاشتیدا بۆی چڕیوە دەڵێت وەستا ڕەجەب دەزوو کەدەی لەم خەوە قورسە هەستەوە خۆرێکی نوێ بۆ ئەم شارە بهێنەوە کۆرپە چاوگەشەکانی ئەم شارە چەندین ساڵە کۆنە پەڕۆ کۆ ئەکەنەوە
چاوەڕێنە جارێکی تر هەسیتەوە تۆپیان بۆ بتەقینی هۆ وەستا دەروێش حاجی نەما ئێستا بەدوای بکەوین تۆپمان بۆ بتەقێنێ یان لەگەر گەردی بەیانیدا دەیان بادیە ماست بڕژێنێ یان گۆپاڵی لەسەر پەنجە بسوڕێنێ دەهەستەوە خۆرێکی نوێ بۆ ئەم شارە بهێنەوە دەست بەسەر نەوەکانت بهێنەوە ئەوە دەقی ئەو شعرانە بووکەوە لە ئەدەبیاتی کوردیدا کەسایەتی وەستاڕەزم تێدا ڕەنجدا بووە بێگومان چەندان شاعری کۆن و نوێش شاریان هۆنیتەوە بەڵام تەنە ئەو دوو شاعران دوو شەڕم لەبەردەست بوو.